تارارارا سڵاوتان لێبێ عزیزانی من چۆنن؟ ئەم کاتەتان باش پێیوام زۆر باش بن من زۆر دڵخۆشم کە ئەم پێنجشەمەیە لەگەڵتانە بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم جا گۆرانێکی زۆر خۆشتان بۆ ئەڵێم سەرەتا دەمێکە گۆرانیم نەوتووە یەک هەفتا بێ گۆرانیم نەوتووە چاوەڕێی بەرنامەی ژیری و دیاری مەکرد بۆی کە گۆرانی بڵم خۆشم ئامادە کردووە بۆی کە گۆرانێکە بڵم لەبەرم کردووە بیڵێم پێم بڵێن یەک دوو سێ زۆر ساس ئێوارێکی هاوین لە کۆڵام پڕ لە مناڵە یاری دوو گۆڵی ئەکەن جاکوا شوێنێ بەتاڵە ئێوارێکی هاوین لە کۆڵام پڕ لە مناڵە یاری دوو گۆڵی ئەکەن جاکوا شوێنێ بەتاڵە لە پاژماوەیەک یاری وتیان هاتە کۆتایی سەرکەوتن بۆ ئێمە بوو بە هەڵپەڕ کێوشایی تەرەن تەرەن تەن تارەن تەن تەرەرەن 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 تەن تەن تاران تاران تن تاران تا بەهیوام بەدڵتان بوو بێ گۆرانێکم جا ژمارەکانمان بابەتان بخوێنمەوە بۆی کە بتوانن پەیوەندیمان پێ بکەن پەیوەندیکەن بە بەرنامەی ژیری و دیاریەوە لە هەر شار و شارۆچکەیەک بن بۆی کە لەگەڵمانە بن ئێمە ئاستی ژیری هاوڕێکانمان و مناڵەکان تاقیەکەینەوە و دیاریان پێشکەشەکەین ژمارەکانمان 0 416 99 یاخود 0 849 03 13 بیریشمان نەچێ زۆر سپاس بۆ تۆیزان تۆیز بۆ دابینکردنی دیاری جوان بۆ هاوڕێکانمان ئەو ڕۆژە ڕۆشتم بۆ تۆیزان تۆیز ئەنجا با پێتان بڵم لەکوێ بۆی کە ئێوەش بتوانن بڕۆن و شتکردن لەوێ لە برشتەکانیان زۆر جوانە کۆتایی شەقامی توی مەلیک بازنەی مەلیک مەحموود نووسراوە بە گەورەی تۆیزان تۆیز بەڵێ ئەنجا با بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ کێ زانێت ئێستا کێمان لەگەڵایە لانۆ کاک بناری زانی کێمان لەگەڵە لانۆ لانۆ کێ؟ لانۆ ئاوات چۆنی لانۆ ئاوات؟ باشم یاخوا باشبی پێم خۆشە کە باشی چۆنی دانێتەوە گیان با قوربانە بم وەڵام منیش زۆر باشم گۆرانێکیشم پێشکەش کردن تۆم زۆر خۆشەوێ منیش تۆم زۆر خۆشەوێ بەس من زۆر زیاترە زانی؟ تۆ زۆر جوانی زۆر ساس دەکەم ئێوەش زۆر جوانن دڵخۆشم کە لە چاوی ئێوە جوانم لانۆ دایکم زۆر دەمێت کە خەریکە پەیوەندی بۆ وەرەگرێ بەس بۆ وەرناگرێ لە کۆتاییە پەیوەندیەکەت وەرگیرە دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵمانای تۆش دڵخۆشی پەیوەندی وەرگرم نەتەتوانی پەیوەندیەکەمان وەربگری؟ بێتاقەت بوو مەزانی بەڵام لە هەمان کاتا دڵخۆشیشم لەبەرەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانای لانۆ یێی دڵخۆشی تۆش زۆر باشە پێم بڵێ مادەم ئەوەنە دڵخۆشی حەزەکەی چی بکەین بڕۆینە لای بڕگەکانمان یاخود یاریکەین یاخود گۆرانی بڵێین بۆ خۆمان یاخود پرسیار لێکەین چی بکەین چی؟ گۆرانیەکە بۆڵێ گۆرانیەکم بۆڵێ لانۆ زۆر باشە منیش گوێگرم فەرموو ڕاز و ڕەوا بەڕێوەت هاوڕێی نزیکی ئێوەت وا پێکەوە بۆ خوێندت بۆ قوتابخانە دەچن دڵخۆش و چالاک گیانت زیر و وریا و ژیانت ڕاز و ڕەوا بتووکن وەک ئێوە هێسک سووکن دڵیان پڕ هیوان جوانە لە پۆل و قوتابخانە هەر بژی لانۆس ئەگەر منیش بمەوێ ئەو هۆنراوەیە لە بەرکەم دواتر وەکو تۆ بیڵێمەوە ئەبێ چی بکەم؟ تۆ
چۆ فێر بکەیت؟ من لەبەرم کردووە لە مەکتەب. لە مەکتەب لەبەرت کردووە. ئەی زۆر سپاس بۆ مامۆستاکانێ بۆ قوتابخانەکەت کە ئەو هۆنراوە جوانیان فێر کردووی. دڵخۆشم. ئەزانی من زۆر دڵخۆشە بم کە ئەبینم مناڵەکانی هاوڕێم و تۆ هاوڕێکانی تر گۆرانی مناڵانە ئازانن، هۆنراوەی مناڵانە ئازانن، چونکە جوان نییە مناڵ گۆرانی گەورانە بڵێتەوە، ڕاستە؟ هەر بژیت لانۆس. بڕۆینە لای چرخەکەمان؟ بەڵێ. با بڕۆینە لای چرخەکەمان. پێت خۆشە چیت بۆ دەرچێ؟ بیرکاری. بیرکاری. بە هیوان بیرکاری دەرچێ. سەرەتا پێم بڵێ 1 2 3. 1 2 3. 1 2 3. 1 2 3. 1 2 3. بیرکاری. قەیناکە ئەگەر جیاوازی وێنەکانمان بۆ دەرچێ؟ بەڵێ. خۆشی شەو بڕگێ، ڕاستە؟ بەڵێ. بەدڵتە؟ ئەرێ لانۆس، ئەزانی من و تۆ گفتوگۆکەمان زۆر خۆش بوو، بیرم چوو پێت بڵێم لانۆ ئاخر دە من حەزمە کەرەوە سێ پێوەکەم. لانۆ قەیناکە بیرم چوو پێت بڵێم چەند ساڵی؟ لە هەموو ساڵێ. هەموو ساڵێ؟ 8 ساڵ؟ تەمەەن درێژ بیاخوا. زۆر باشە. ئامادەی بڕۆینە لای بڕگەکەمان؟ بەڵێ. باڵێ. دایکیشە ئەتوانێ هاوکاریت کە، باشە؟ ئیشەڵڵا. ئیشەڵڵا. 1 2 دەست پێ بکەین؟ بەڵێ. 3. بەس هەوڵ بە کە خۆت بیدۆزیتەوە سەرەتا، باشە؟ دواتر ئەگەر نەتدۆزیەوە من و دایکت هاوکاریتەکەین، بەڵام سەرەتا پێویستە خۆت بیدۆزیتەوە. بەڵێ باش. وێنەکەمان بۆ گەورەکان. زۆر سپاس. فەرموون لانۆ. با دەست پێ بکەین. لانۆ. لانۆ. دەست پێ بکەین. جیاوازی ماسیەکانە. ئەبێ جیاوازیەکانمان 1 پێ بڵێ. مەبەست ڕەنگی ماسێکەیە؟ ماسیە پچکۆلەکەی خوارەوە یەکی. ئەوە 1. چیتر؟ ماسیە چی؟ لانۆ. ماسیەشینەکەی سەرەوە یەکی کاشینە، یەکی کاشینی تۆخە. هەر بژیدەوە 2. چیتر لانۆ؟ بڵقەئاوی سەرکی ساڵەکە. 3. گەورەکەیە. 3. چیتر؟ بڵقەی گەورێ. با من هاوکاریەکە کەملانەوە سێریکە یەکێک لە مناڵەکان سێری چاویکە. چاوەکەی و بینی؟ چی بوو؟
شهادەی کوڕەکە شهادەی کوڕەکە شەیالەی کوڕەکە ئەوە چوار ئەی سێری چاوی کچەکە بکە ئادەکی لە چاوایە کچەکە لە لێ دڵنیایت بەڵێ هەر بژیت کەواتە پێنج جیاوازی پێوتین و یەک چەپڵی بەخێر گیان گیان لانۆ عەبدولمەلیک چی لانۆ براکەی خۆبە براکەت نای عەبدولمەلیکە حەزەکات چاکوچۆنی لەگەڵاکە ئای بە قوربانی بم بابێ چاکوچۆنیەک بکەین پێکەوە منیش حەزەکەم دادە تاوەگیان چۆنیت چۆنی بە قوربانە بم ئەحواڵە تۆ چۆنی پێم بڵێ ئەمڕۆ چیت کرد ئەمڕۆ چیت کرد خەریکی چی بووی ئیمڕۆتون بۆ مەلە لە ماڵی خۆمان ئای کە خۆشە لە ماڵی خۆتان چیان خۆشە زۆر زۆر سوودی هەیە مەلە ئەزانی مەزبەخمانەیە چی بۆ مەلەوانگە مەلەوانگەتانێ خۆتان چەند باشە ئەتوانی ڕۆژانە مەلە بکەیت ئەی پێم بڵێ لەگەڵ لانۆە پێکەوە مەلاکەن بەڵێ هەر لاوی ئانیش مەلان کرد بەڕاستە ئەی مەلی باشە زانی تۆ ئەزانم زۆر باشە منیش مەلەم زۆر باشە منیش مەلاکەم ئەجا پێم خۆشەکە هەموو هاوڕێکانمان ئەو وەرزشەکەن لەبڕی کە سوودی زۆر زۆرەوە نییە بە تایبەتی لەم وەرزەیە زۆر خۆشە دڵخۆشم کە ڕۆژەکەت بە باشی تێپەڕیوە ئیشەڵڵا شەوەکەشی بە هەمان شێوا بێ زۆر زۆرم خۆشەوەی زۆر دڵخۆش بووم کە گوێم لە دەنگت بوو ئاگاداری خۆت بە باش باش خوافیز زۆر باش خوافیز چەند جوانن هاوڕێکانم چەند خۆشمن بەڕاستی زۆر دڵخۆشە بم کاتێک گوێم لە دەنگیانە بێ ژمارەکانمان با بۆتان بخوێنمەوە دووبارە 0 460 99 یاخود 0 551 849 03 بەس یەک جار سێکە لێ بن کێمان لەگەڵە ئاسوودەمان لەگەڵە بەڵێ ئاسوودەگیان چۆنی باشم یەخوا باش بی ئاسوودە پێم بڵێ لە کێوە لەگەڵمانای هەولێر لە هەولێرەوە لەگەڵمانە دڵخۆشم ئاسوودە بەڕاستی زۆر خۆشحاڵە بم کاتێک ئەبینم کە هاوڕێکانمان لە شارە جیاجەکانی کوردستان پەیوەندیمان پێواکەن پێم بڵێ بینەری بەرنامەکەمانی بەڵێ بە دڵتە بەڵێ خۆشحاڵین ئەی چەند ساڵی 9 ساڵ 9 ساڵی بەڵێ تەمەەن درێژ بوو یاخوا ئەی هیچی بۆ ئامادە کردوین هیچمان پێشکەشەکەی یاخود بڕۆینە لای چەرخەکەمان وارەما گەرەک جوانە ناجەوی کوردستانە وارەما دهێژینە کەنگەی سۆز و ئەوینە وارەمە باشە گوڵە خۆشەویستی دەردووە وارەما زۆر شیرینە هەمی دەما ڕەنگینە هەر بژیت دەست خۆش ئەنجە با بڕۆینە لای چرخەکەمان و بزانین چرخەکەمان کامبڕگێمان بۆ دیاریەکە تۆ بڵێ کامە دیاری بکە تۆ بڵێ کامە دیاریەکە یاری گشتی پرسیاری گشتی؟ یاری گشتی بەڵێ هەی لەوە بڵێن یەک دوو سێ بەڵێ یەک دوو یەک دوو ڕۆژەکانەنکی شیرینم بێدەنگە و بیرکاریمان بۆ دەرچوو تەمەنی نۆیە کەواتە با بڕۆینە لای شاشەکەمان بیرکاریش وەکو پرسیاری گشتی وایە هەر پرسیارە خۆشە خۆشە کەواتە بە دڵتە باشە بڕۆینە لای شاشەکەمان
بەڵێ باڵێ ئاسوودە پێمانەڵێ بەڵێ و ئاسوودە بڵێ 1 2 3 با بڕۆینە لای ژمارەکان. 1 2 3 1 2 3 8 کەم 3 سێکەی کەیستە وتمان ئەگەر ژمارە 8مان هەبێ 3 لێ دەرکەین ئەگەر 8 هاوڕێمان هەبێ بەڵام سیانیان بارکەن ماڵیان بڕوات بۆ شوێنێکی تر ئەو چەند هاوڕێمانە بێنێتەوە؟ 5 بەڵێ کاتە با بزانین ڕاستە؟ هەربژی دیاک چاپڵای بەهێز تان 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 دەست خۆش هەربژی هاوڕێ جوانەکەمان پیرۆزی بێ براوە بووی ئێمەش دیارەکی جوانت بۆ ئەنێرین بۆ پایتەخت بۆ هەولێر دواتر تۆش وەری بگرە دووبارە سپاس بۆ تۆیزان تۆیز بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێکانمان ئەنجا پێم بڵێن کەی ترمان لە گڵایە با سڵاوی لێ بکەم دیە سڵاو گیان چۆنی من باشم تۆ چۆنی زۆر باشم یاخوا زۆر 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 زیاتریش باش بی پێم بڵێ لە کیۆ لەگەڵمانای دیە لە ڕانیە دیێمان لەگەڵایە تاڕا یەک چاپڵای بەهێز بۆ دیە زۆرم خۆش دەوێت منی زۆر زیاتر بەڕاستی هاوڕێن دڵم زۆر خێرە لێ ئازانی هاوڕێکانم ئەمڕۆ منیان زۆر خۆشێ چی بکەم من بەڕەکەم نە بۆسم پەشیمان بمۆیەم منیش زۆر زۆرم خۆش دەوێن زۆر دڵیشم پڕەوێ زۆرم هەز لە بەرنامەکەتە بەڕاستە زۆر خۆشحاڵم کاتە بەردەوام بم بەڵێ بەخوا منش لەبەر ئێوە بەردەوامم من لەبەر ئێوە ماوم هەمیشە ئێوەش هەبن بۆ من دڵخۆشم کە بەرنامەکەت بەدڵە گیان دەتوانم گۆرانیەکت بۆ بڵێم بڵێ ئەزانی خەریب و منیش پرسیار دەکەم بڵێم گۆرانیمان بۆڵێ فەرموو کەروێسک لانە و لانە گوێی لاسەر پشتانە چاوی چی زیر و میرەبانە ماسک ئاکا ڕۆژانە کەروێسک زۆر وریایە ڕقێ لە گۆڕۆنایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزن بە جوانی کاتێک کا یاری ئاکا خۆی لاکەس نێزیک ناکە پێش ئاوەی نانیش بخوا دەستاکانی جان دەشوە هەربژیت زۆر خۆش و تایبەت بە گۆرانیەکەت بەس من ئەزانی بە مناڵی گۆرانەیەک ئەو گۆرانیە مەزانی بەس بە شێوەیەکی تر ئێمە ئەمانوت کەروێشک لانە و لانە گەیلا سەر پشتانە چاوین و قان پرخا ئەنجا کەوانەوە دەستمە کرد کەروێشکە کاڵە ئاوایی ئەنجا دوای ئەیانوت ڕێوی هاتووەتی ترسایت؟ نا بۆستا دووبارە یەکەینەوە ئەم جارە ئەزانی کەروێشکەکە وتی چی؟ کەروێشکەکە وتی ترسایت؟ بەڵێ زۆر باشە دڵخۆشم کە پێکەوە یاریەکمان کرد ئەگینا نابێ بترسیت دڵخۆشم دادەتەوە قوربانە بم دڵخۆشم کە دڵخۆشیت ئەنجا کاتی ئەوەیە چرخەکە پێمان بڵێ ئێمە چ بڕگەیەک بۆ تۆ دیاریکەین پێم بڵێ 1 2 3 1 2 3 بەقۆت بموانە؟ بەڵێ من زۆر بەقۆتم لە بڕۆی کە نانی بەیانیە خۆم لە بڕۆی کە شیرە خۆم لە بڕۆی کە میوە خۆم و بیرکاریشمان بۆ دەرچوو بیرکاری ئاڕۆینە لای بیرکاری بابڕۆینە لای بیرکاری ئێمە گەشتینە لای بیرکاری دەست پێ بکەین
بەڵێ بەبیرکاری. یەک دوو سێ. ژمارەکانمان حەوت کەڕەتی پێنج، حەوت لێکدانی پێنج، حەوت کەڕەت پێنج. پازدە چەند؟ حەوت کەڕەت پێنج چەند؟ یەک کەڕەت پێنج، چار پێنج، دوو کەڕەت چەند؟ 35 35. با بزنین ڕاستە. ڕاستە. هەربژیت. دەستپاس هاوڕێ جوانەکەم پیرۆزی بێ، زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمانە بووی. خوافیز، ئاگاداری خۆت بە. ئاگاداری خۆت بە. خوافیز. ئەو دیاریەش ئەنێرین بۆ ئەم هاوڕێ جوانەمان لە ڕانیەوە کە لەگەڵمانە بوو. ئەنجا کاتیەوەیە کە گۆرانێکتان پێشکەشکەم. کاتێک وانە؟ ناڵێن کاتی نییە. گۆرانی بیرتان چوو بۆ بینەرەکان؟ بیرتان چوو بۆ من گۆرانیتان پێشکەشەکەم؟ نا ئەخر نابێ بیرتان چێتەوە. گۆرانێکی خۆشتان پێشکەشەکەم. سێرکەن هەڵبژاردنتان لێمێ لەسەر چی گۆرانەکەتان پێشکەشکەم. ئێوە هەڵی بژێرن لەسەر پێکەنین یان لەسەر بووکەڵەکەم یان گۆرانێکە دەربارەی خۆر. کامیان؟ سێ هەڵبژاردنم یانێ. مانگ؟ آخر هەڵبژاردنەکان مانگی تیانە بوو. لەسەر دەریاشە بێت. هەڵبژاردنێکی کەشم بۆ زیاد کرد. دانیشتوم ئێستا لە قەراغ دەریا، کەسم لا نییە هەر خۆمم تەنیا، دەنگ نییە کپا ئارامتە، شەپۆلم مەوێ ئادەی کوا دەریا، بڵێن بە بابێ بەڕووتا بڕوە ئاوی ڕووناکی، بهێنێ و بێ باکپی نەهێڵێ، هەر بجوڵێنێ بتکا بە شەپۆل، یاریت لەگەڵکە یاریت لەگەڵکە. دەستان خۆش. بەڵێ ئەم گۆرانیانەی کە من بۆتانەڵێم ئەزانێت ئەتوان کە لەکیەوە سێری بکەنە؟ کی ئەزانێت؟ با دەست هەڵبڕێت. ئەوم بینی ئەو هاوڕێیانم بینی ئەو تا لەسەر قەرەفەکە دانیشتۆ دەستی هەڵبڕی. بەڵێ بەڵێ ئەتوانن لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە کە ناوی کورسات کیتسە بینەری تەواوی گۆرانیەکان بن و بینەری تەواوی بەرنامەکانی ماوەی مناڵانیش بن. زۆر قسەم کرد زانی. کوا من کوا قساکەم تخوا کێمان لەگەڵایە؟ هۆنیا؟ هۆنیامان لەگەڵایە. هۆنیا؟ بەڵێ چۆنی هۆنیا؟ بەڵام باشی. یاخوا باشبی، پێم خۆشە کە باشی. ئەمڕۆ هەموو هاوڕێکانم ئەڵێن باشین. ئەوە بۆ تۆ بڵێ هۆکارەکە ئەوە بێ کە ئەمڕۆ پێنجشەممێ و کاتی بەرنامەی ژیری و دیاریە و هەمووی دانیشتوون سەری کەناڵە جوانەکەی کورساتەکەن و سەری ماوەی مناڵانەکان. ئەو هۆکارەکە تۆ باڵێ؟ هۆنیا لەکیەوە لەگەڵمانای؟ لە ڕانیەوە. لە ڕانیەوە؟ ئۆ تۆ دراوسەی ماڵی دیەی؟ بەڵێ. بەڕاست؟ بەڵێ. یعنی دیە هاوڕێتە؟ نا وڵا نەینێ. ئەم زانی بەڕاستی دراوزێن. باشە هۆنیا چەند ساڵی؟ یانزە. چەند؟ سیانزە؟ بەڵێ. تەمەەن درێژبی. باشە
ژمارە چەند و چەنە کاتت سیانزە؟ ژمارە چەندە کاتە یانزە؟ سیانزە. ژمارە دە لەگەڵ سێ ئەکاتە سیانزە. ئەی تۆ بە چەند ساڵ بووی بە سیانزە ساڵ؟ ئەمن یانزەم. 11 ساڵی؟ ئۆ ژمارەکەمانەڵێ. باشە بە چەند ساڵی تر ئەبی بە 13 ساڵ؟ 2 هەر بژیت لە بیرکاریە باشی. هیچمان پێشکەشەکەی؟ ناوەڵە. زۆر باشە کەواتە ڕووینە لای چەرخەکەمان پێمان بڵێ 1 2 3. 1 2 3. 1 2 3. ژمارە جیاوازی وێنەکانی پۆلەکان. جیاوازی وێنەکان. بڕۆینە لای شاشەکەمان؟ بەڵێ. زۆر باشە. ئەڕۆینە لای شاشەکەمان و تۆ 5 جیاوازی یاخود زیاتر بۆ بام دۆزەرە باشە؟ دەست پێ بکەین؟ بەڵێ تەلەڤیزۆنەکەمان خراپ بوو. کارەباتان هەیە؟ هەمانە. ئێمە چاوەڕێەکەین هەتا وێنەکەیتە سەر شاشەی ماڵی ئێوە و دواتر 5 جیاوازەکەمان پێ بڵێ باشە؟ دەست پێ بکەین؟ بەڵێ ئاخر تەلەڤیزۆنەکە ئینجنارە. ئەوە هات. با دەست پێ بکەین. ئەنجا 1 2 3 وێنەکەمان بابێتە سەر شاشە و دەستخۆش. ئێستا وێنەکەمان ئەڕوا بۆ ڕانیە. وێنەکە بینی؟ بەڵێ. کەواتە 5 جیاوازیمان پێ بڵێ. ئەم وێنێ ئاسانیشە پێشتر کردومانە لەگەڵ هاوڕێکارمانە گەر بینی بێتە. ئەو زانتە سوورە. ئەو چییە؟ ئەو زانتە سوورە ئەوی لە بینی ئەو کچە کوڕیدایە. سەبەتە سوورەکە جانتا سوورەکەمان مەبەستی 1. لەکن ئەوەکەی کە نییە. چیتر؟ چیتر؟ چیتر جیاوازی تر چیتر لە ناو وێنەکە جیاوازیە. هاوڕێ جوانەکەم جیاوازی ترمان پێ ناڵێ؟ بابی دۆزمەوە. بابی دۆزیتەوە باش. کەواتە بیدۆزەرە و ئەنجا پێمان بڵێ. چیتر؟ ئەو یاری سۆزی سەرێ. ئەو چییە؟ ئەو یاری سۆزی سەری سەرێ. هەر بژیت ئەوە چەند؟ ئەوە 2. دایسە 2 جیاوازیمان وتووە. تۆزێ خێراکە. زۆر ئاسانە ئەم وێنەیەمان. من ئەتوانم ئێستا بە خێرای هەمووی بڵێم. ئەو کن ئەو ڕسمەی ئەویش وشتەکەی لانیە. ئەوە 3. سێری بووکەکان کە سێری ورچەکە ورچەکە وت؟ بەڵێ. باشە سێری بۆکسەکان کە سێری جوندیەکە بکە. من ئەوانە سێرم کرد چاومێشێ. دانێ ناو ئینا بۆکسەکەی دانێ وشتەکەی تێدا ئەوەکەی کە تی دانیە. هەر بژیت ئەوە 4.
هەوە چوار یەک جیاوازی ترمان پێ بڵێ سێری جل و بەرگەکانی مناڵەکان کە سێری ڕەنگەکان کە یەکێکیان دلێکی سووری لەبەرە ئەوکەی کە لەبەری نییە ئەوە پێنج فرمانەوە ئێوارێکی هاوین لە کۆڵان پڕ لە مناڵە یاری دوو گۆڵی ئەکەن جاکوا شوێنێ بەتاڵە لە پاش ماوەیەک یاری وتیان هاتە کۆتایی سەرکەوتن بۆ ئێمە بوو بە هەڵپەڕ کێشایی لە دوای ناوبڕێکی زۆر کورت ئەگەڕێمەوە بۆلاتان گۆڤاری پەپولە گۆڤارێکی ڕەنگاوڕەنگی منداڵانە. چیرۆک، هۆنراوە، پند و ئامۆژگاری و چالاکی هەمەڕەنگی تێدایە. گۆڤاری پەپولە گۆڤارێکی ڕۆشنبیری، پەروەردەییە و مانگانە لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دەردەچێت. ئەگەر ئەتەوێت منداڵەکەت دڵسۆزێکی هەبێت ئەوە بیکەرە هاودەمی گۆڤاری پەپولە. وڵاتم لە شیرینە تابلۆیەکی ڕەنگینە تا چاو بڕکە ئەڕوانم چونکە ئاسۆم بارینە. چەپڵەکان کەم بوو دەنەکەیت تا یەک چەپڵی کەس داوای چەپڵێکی ترکەم چەپڵێکی تریش ئەڵەن چی گۆرانێکە بڵێمە بۆی کە هاوڕێیان چەپڵێکی کەم بۆ لێ بن کاتاکەم زۆر باشە ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک بنەتوان پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخۆد 0 751 849 03 13 داوای چەپڵەکەم زۆر باشە کێمان لەگەڵە ئەیوبمان لەگەڵە لە ماڵی ئەیوب بەڵێم سیانزە ئەیوب باڵێ چۆنی باسی دادەسەوەریە وەڵام من باشم ئەیوب تۆ چۆنی ئەڵا باشی یاخوا باشی لە کێوە لەگەڵمانای لە سلێمانی لە سلێمانیەوە خۆشحاڵین چەند ساڵیت؟ سیانزە بۆچی؟ یانزە ئەو بۆچی ئەمڕۆ ژمارە سیانزە بە یانزە خۆ 2 ساڵیان بێ نازانی تەمەەن درێژ بیاخوا گیان لێکەوە نزیکن زۆر سپاس باشە پێم بڵێ بینەری بەرنامەکەمانی جارجارە بینەری ئەی چۆن بوو ئەم پێنجشەمەیە پەیوەندیت پێوە کردین
ئەی قوربانە بم پێم خۆشەکە لەگەڵمانای ئەی پێم بڵێ حەزت لە کام بڕگەیە پۆلەکان پۆلەکان تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 6 پێنجی دەرەچی بۆ 6 واتە بۆکسی ژمارە 5 بکەینەوە ئەی ئەڵەی چی نەڕۆینە لای چرخەکەمان بۆ خۆمان پۆلەکان بکەینەوە وارێ بکەین خۆی هەربێوە باڵێ بەدڵتەوێ؟ باڵێ هەرچێکمان بۆ دەرچی باش ئەی باش کاتە تۆ حەزت لە پرسیارکردنە تۆ زیرەکی تۆ هاوڕێکی زۆر زیرەکی منی یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی یاخود هاوڕێی بەرنامەی ناڵە یەکەم جار یەکەم جارێتی لەگەڵمانایە و یەکسەر ئەڕۆینە لای پۆلەکان لە بەرەوەی کە ئەم هاوڕێ باشەم حەزی لە پۆلەکان حەزی لە پرسیارکردنە با بڕۆینە لای پۆلەکان پێم بڵێ 1 2 3 1 2 3 بۆکسی ژمارە 5مان کردەوە و ئەم پرسیارمان زۆر سەختە بۆسە جا من بۆ بیگۆڕم تۆ حەزت لە پرسیاری ئاسانە یان تۆزێک سەخت مام ناوەند مام ناوەند؟ باڵێ بە هەموو پرسیارەکان بێن هەستەکەم پرسیارەمان باش پرسیارەکە مام ناوەندە نە زۆر ئاسانە نە زۆر سەختە بەس پرسیارێکی تیا بوو زۆر سەخت بوو ئەڵێ چی بیکەم بۆ بیکەم بۆ باڵێ بەڵێ بیگۆڕم پرسیارەکەمان قورسیش بێ قەیناکە حەز لە پرسیاری قورسیشە باشە ئارەوەڵە ژمارە 800 کەڕەتی 500 800 کەڕە 500 800 کەڕەتی 500 ئەترسم وەڵامم بیتەوە چڕاستی هەر بشیت کارم پرسیارە زۆر ئاسانە بۆ تۆ دانی چەند جانە حەزی لە پرسیارکردنە باشە پێم بڵێ تۆ ئەخوێنیتەوە؟ باڵێ چۆن ئەخوێنی تۆ یعنی لە ڕێگەی کتێبەوە یاخود لە ڕێگەی چیەوە؟ هەنەزار کتێب هەنەزار مۆبایل و هەنەزار کتێب باشە ئەی زیاتر حەزەکەی سێری چی بابەتێکەی؟ بیرکاری و زانست هەر بژیت کەواتە با بزانی ئەم پرسیارەشمانەزانی پرسیارەکەمان لە کتێبی زانستا هەیە یان واتە خوێنوتە باشە؟ پرسیارەکەمان ئەڵێت پێی ئەڵێن هەڵمی ئاو کە لە هەوادا هەیە شێ هەر پشید واتە هەڵبژاردن نێمێ ئەتوانن تخوا کاگاو کات ئەم هاوڕێمان بەڕاستی زۆر ژیرە من سەرسام بوون ئەتوانن ژمارەکەی وەربگرن دەست خۆش زۆر سپاس هاوڕێ جوانەکەم زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمانە بووی براوە بووی پیرۆز بێت دیارێکی باشی شت بۆ نێری نا لە سلێمانی بوو ئەتوانی بێی وەریگری لە کورسات بڵێ ڕۆژێک وەرە بۆ کورسات ڕۆژێک وەرە منیشی لێ بم ئەنج دوایی کە هاتی بڵێ حەزەکەم دادە تەوار ببینم چونکە من زۆر حەزەکەم بوو بینم لە نزیکەوە پرسیاری کەت لێکم باشە پێم بڵێ منیش یەکسەریم بۆلات لە ڕۆژی شەمەوە ئەتوانی بێ نا لە ڕۆژی شەمۆنە لە ڕۆژی یەکشەمە ئەتوانی سەردانی کەناڵە جوانەکەی کورساتکەی لە دەباشان باش خوات لەگەڵ خافیز بەڕاستی نا بیر ئەزین بیر لە چێکەمەوە وەڵا بیرم کردە ڕۆژدە ئەی پێدان نەڵم بیرم لە چی کردەوە باشە دەی پێدان ناڵم بەزان بیرم لە چێ کردەوە بیرم لەوە کردەوە ئەم هاوڕێیەمان بەڕاستی زۆر ژیر و زیرەک بوو بەیوام کاوڕەکانی تریشمان بامان شێوە بخوێنەوە بەردەوام بن بۆی کە ئاوا ژیر بن بیرم لەو کردەوە ئەرۆڵە کێمان لەگەڵات خوا دڵیشم پڕ بووە کێ؟ ئیلیاس ئەوە هی بیڵم یان ئیلیاس ئیلیاس
ئیلیاس چۆنی؟ زۆر باشم. بە هەمان شێوەی خۆم وەڵامیایە زۆر باش. با بەردەوام بین بۆ شێوێ. پێم خۆشە کە زۆر باشی. لەکوێ لەگەڵمانایت؟ منیش خۆشحاڵم لە سلێمانیەوە. زۆر باشە. ئەی چەند ساڵی؟ 11. تەمەەن درێژبی. تەمەەن درێژبی یا پاوڕێ جوانەکەم. ئیلیاس پێم بڵێ. پێم بڵێ ئەرێ ئەڵێن کاتمان کەم ماوە کاتە با پێم بڵێ. با بڕێن لە جەرخەکەمان. باش. پێم بڵێ 1 2 3. 1 2 3. ئەو خۆ چرخەکە بۆ نەخولایەوە؟ پێم بڵێرەوە 1 2 3. 1 2 3. 3. ئەم جارە تا بەڵێم بێ ئەم جارە تا زۆر ژیرە بم. پێم بڵێ 1 2 3. 1 2 3. تان تاراران تان 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 تاراران. پۆلەکان پۆلەکان. ئەزانن کالەیە زۆر باشە. ئەها سێرکەن ئەتوانم باز بم. بازێکی بێستر بم. من باز دەدەم. باز. پێم بڵێ هاوڕێ جوانەکەم لە پۆلی چەند بووی؟ 4. 4. هەر ئەمەوێ بازی تر بم. کەواتە ئەبێ من بڕۆمە لای بۆکسی ژمارە 4مان بۆی کە پرسیارەکانت بۆ بخوێنمەوە. دەرچی بۆ پۆلی 5 ڕاستە یان بۆ 4؟ بۆ 5. بۆ 5 کەواتە 4 هەر بژیت. 1 2 1 2 3. باشە. پرسیاری 4ەممان زۆر ئاسانە. پرسیارەکەمان 1 بازی تر بم. پرسیارەکەمان ئەڵێت ڕووەک و دارەکان پێکەوە چی ئەبەخشن پێمان؟ ئۆکسیجین، دوانە ئۆکسیدی کاربۆن، هیچیان. دوانەکسیدی کاربۆن. کاتە پێمان بڵێ ڕۆک و دارەکان بە ڕۆژە چکە ڕاستەکەی پێچەوانە ئەبێتەوە ئەو سوورە لەشە. بە ڕۆژە چیمان پێبەخشن؟ ئۆکسیجین. بابزانین ڕاستە؟ هەر بژیت. پیرۆزە بێ هاوڕێ جوانەکەم. ئەڕۆینە لای هاوڕێکی ترمان زۆر بە خێرایی. دانیار پەیوەندەکەی دانیار داخراوەتەوە یاخود لەگەڵمانە نەماوە دانیار؟ ئەلو لەگەڵمانە ماوی؟ بەڵێ. چۆنی؟ باشم. یاخوا باشبی. لەکوێ لەگەڵمانای؟ لە سلێمانیە. لە سلێمانیە و زۆر خۆشحاڵین. چەند ساڵیت؟ دەرەچم بۆ پۆلی 6 دەرەچێ بۆ پۆلی 6 ساڵە. تەمەەن درێژبی یاخوا. من باز دەدەم. باز. تۆ گۆرانیا زانی؟ باز. ناڵە. قەیناکە ئەتوانین خۆت فێرکەی. دواتر سێری یوتیوبەکەمانکەی. یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە. ئەنجە ئیسە کاکبنار بۆمان دانێ. کاکبنار بۆمان دابنێ بابی بینن. هیچمان پێشکەشەکەی؟ بەڵێ؟ هیچمان پێشکەشەکەیت؟ بەڵام هیچ لەبەر نییە. هیچ لەبەر نییە؟ بەرانی لەبەر نییە. زۆر باشە. کەواتە زۆر بە خێرایی
ئەڕێنە لای چرخەکەمان. یەک دوو سێ. ئەبێ چاوەڕێی چرخەکە بکەین. چرخەکەمان ئەڵێت جیاوازی وێنەکان، دڵنیام ئەڵێت جیاوازی وێنەکان. دڵنیا نیم، بەس دڵنیام. هەنێ جار دڵنیام، هەنێ جار. ئەڕێنە لای جیاوازی وێنەکان. بە دڵتەیان بیگۆڕین. بەڵاوی گۆڕم. با بیگۆڕن. خوا لا تۆ جیاوازی وێنەکان. ئەترسم دووبارە جیاوازی وێنەکانمان بۆ دەرچێ. هاوڕێ جوانەکەم بە دڵی خۆت مادەم حەزت لە جیاوازی وێنەکان نییە و چرخەکەمان هەر جیاوازی وێنەکانمان پێڵێت بە دڵی خۆت حەزت لەکان بڕگێ یاری این دیاری یاخود پرسیاری گشتی؟ دیاری؟ باشە مادەم حەزت لە دیاریە پیرۆز بێ پێشکەش بێ یەکسەر دیاریمان بنێ پیرۆزە یەک چەپڵی بەهێز براو بوو لەبەرەوەی کە کۆتا هاوڕێمان بوو ئەو زۆر بەخێرە پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم براوە بووی دیارەیەکی جوانمان پێشکەش کردووی بە هیوان کە دڵخۆشمان کردی بێتی و سپاسی تۆی زانتۆی دیشەکەین کە دیاری بۆ هاوڕێکانمان ئامادە کردووە و هەموو پێنجشەممەیەک پێشکەشتانەکە ئەنجا ئەڵێ نەبێ کۆتایی پێبێنی ئەڵێن چی گۆرانێکتان بۆ بڵێم ئازیزانی من زۆر خۆشحاڵ بووم کام پێنجشەممەیەش لەگەڵتان نابووم بە هیوای لە ساغی و دڵخۆشی بۆ هەموو لایەکتان ئاگاداری خۆتان بن من پێنجشەممەکەی تر کاتژمێر 5 ئەتان بینمەوە تاوە کاتە ئاگاداری خۆتان بن ئەو هاوڕێیانەشم کە براوە بوون پیرۆزیان بێ ئەوانەی کە لە دەرەوەی سلێمانین لە شارەکانی ترن ئێمە دیارەکانیان بۆ نێرین ئەوانەشی کە لە سلێمانین خۆیان ئەبێ بێن بۆ کەناڵە جوانەکەی کورسات لە دەباشان بۆی کە دیارەکانیان وەربگرن چ بکەمە بێ ماڵایک بەس زۆرم خۆشن خواتان لەگەڵ